کەمێک پێش ئێستا ئەو پاڵاوگەی کەوا ساڵی پاریش سێ کەس جانیان لەدەستدا ئاگری گرت. لێرە پاڵاوگەی کۆچە لەسەر ڕێگای هەولێر مەخموور بە دیاریکردن نزیک کارەبای ئەحمەد ئیسماعیل ئاگری گرت و بڵێسەی دووکەڵەکە ئاسمانی ناوچەکەی گرتەوە. لە ئێستادا ئەوە دیمەنەکانەکە تیمەکانی بەرگی شارستانی لە ژوورەوە، بەڵام تا ئێستا ڕایان نەگەاندۆکە ئاگرەکە کۆنتترۆل کراوە یان نە، بەڵام سەرچاوەیەک لە هێزە ئەمنیەکان باز لەوە دەکاتن کە تیمەکانی بەرگی شارستانی ئاگرەکان کۆنتترۆل کردووە. ئەمە دیمەنەکانی ژوورەوەی پاڵاوگاکەیە بە دیاریکراوی کە ساڵی پاریش بە هەمان شێوە لێرە ڕووداوێک هەبوو کە سێ کەس جانیان لەدەستدا بەهۆیەوە. ئەمە دیمەنەکانی ساتی ینی سارکردنەوەی ئاگرەکە تا ئێستا دیارنی ئاگرەکە کۆنتترۆل کراوە نە، بەڵام سەرچاوێک لە هێزە ئەمنیەکان باسی لەوە کرد کە ئاگرەکە بە کۆتایی هاتووە. ئێستا تیمەکان ینی لە قۆناغی سارکردنەوە و دیار نییە هۆکاری ئاگرەکە چی بووە و زەرەر و زیانەکان، بەڵام سەرچاوێک لە بەرگی شارستانی ئاماژەی بۆ یەکت کە زەرەری گیانی تا ئێستا نەبووە و دواتر دوای ئەوەی کە لێکۆڵنەوە دەکرێت بە دیار دەکەوێت کەوا زەرەر و زیانەکان چێ بە دیاریکراوی. ئەمە دیمەنەکانە کە پاڵاوگەیەک لەسەر ڕێگای هەولێر مەخموور بە دیاریکراوی لە ناحیە شەمامێک و کە نزیک بوو لە کارەبای ئەحمەد ئیسماعیل و تیمەکان ڕێگریان کرد لەوەی کە ئاگرەکە بگوێزێتەوە بۆ ئەو پاڵاوگەیە.